ببم لەم دنیا کەس نەمابوو بە منی نەناسێنی سعدی نەبێ یا ڕەبی سعدی خوایە کە پوو بکەوێتە ناو دەمە خۆی گەورە بیبێتەوە بە خزیێنەکەی خۆی لە کۆڵی منی بکەیتەوە باشە السلام عليكم یاخوا بەخێر بێ کاک دامجان كاك رشيد كوي بەخێر بێ سەر چاو كاك رشيد هاتنا بسيارك ليبكين فەرموو برازقوي جواب دوا فەرموو سعدي تنجنيه سعدی چەند ژنیەیە بەڵێ کاک دامجان قابلە دەستی بۆ بخەمە سەر قورعان ئەوەی من بزانم خوش کە باوە نارخان کاک ڕەشید تکایە بە ئارامی پێت دەڵێم ڕاستێکەمان پێ بڵێ سعدی چەژنی هەیە کاکە من چی بکەم بۆ ئێوە بۆ خاتری خوا ڕاستەکەمان وانە پێ منەکەن بڵێ. کاکە هەر هەمووتانە ئاڵێن بە مناڵی کەس ناناسن من نەبێ وەکو من بزانم یەک ژنیەیە برا خۆ من بە دوای سعدی وە نیم چاکەتەکەی نیم لە بەریابم دمو چاور پێناچی ڕاستەکەی برەی کاکە دەموچاوم خۆ لە علامە چێت بۆ ڕاستی ناڵێم ئەی کاک ڕەشید بە من دەرێن ژنێ سعدی دامی کردیا ئەوە ژنێ سعدیە ێکەوە تا بێنان خان دەعمی کردووە کاک ڕەشیدە من ساغوستەنیم لە پێشت ڕاوەستاوە ڕەشید لێم تێ بکە کاکە یەک پرسیارمێ جواب بدۆ تەواو کاکدام بە قوربانێ بە سعدی ژنێ دووەمی هەیە نا کاکدام بڕوا دەبێ منە خەڵشکەمە بۆ خەریکن لەسەر سعدی ڕەشید ڕاستەکەم پێ بێ تەواو کاکیان بۆ ئەم لێدەن بە قورعان ڕۆژێم خنکێنن کاکە بەبیرم هاتەوە بۆ خاتری خوا من دا مەغزەنەچم نەختەیشم لە مەغزەنەیە و یەمەوە بەڕاستی زوو دێوە بەڵێ بەسەر چاو کەجان دەخینکە وازی دەبێنە ئێستا بۆت ڕوون بۆ دوژنی هەیە هەروەڵا گۆڕم بۆ ئەی شەیتان سعدی لەوەی دێ فێرمانی دەکاتن ئەی هاوار سعدی وەی شێرە سعدی خیانەت دەکە سعدی وەی مردم سعدی بەس حیامان چوو هەڵدەمان بینی بەسە شتی بخۆڕم